بەخێر بێن بۆ لاپەڕەی کوردۆگراف. لەم بەشەدا باس لە ژیانی مامۆستا حەسەن زیرەک دەکەین لە دوای ڕۆشتن لە ڕادیۆی کرماشان. لە بەشەکانی پێشوودا باسی دۆسیەی ئەم کەسانە کرا. پێشنیارەکەی ئەگەر ئەم بەشانەتان نەبینیوە سەرەتا بینەریە و بەشانە بن. بەشی کۆتایی ژیانی حەسەن زیرەک پاش ڕادیۆی کرماشان. هۆکاری ڕۆشتنی مامۆستا زیرەک لە ڕادیۆی کرماشان هەرچیەک بوو بێ خاڵێکی گرنگ و قۆناغێکی سەخت و پڕنەهامەتی بوو لە ژیانی مامۆستا حەسەن زیرەک و لەم قۆناغەدا بوو کە گۆرانیە غەمگینەکانی زیرەک دەستی پێکرد. لە دوای ڕۆشتنی لە ڕادیۆی کرماشان حەسەن زیرەک لە مێدیای زەندی جیا دەبێتەوە و مێدیای زەندی و دوو کچەکەی بەجێ دێڵێ و ڕوو دەکاتە وڵاتی عێراق. بەڵام لەوێ دەست بەسەر دەکرێ و ماوەی نزیکەی 2 ساڵ لە زیندان بەسەر دەبا. دواتر حکوومەتی عێراق دیپۆرتی ئێرانی دەکاتەوە و چەند مانگێکیش لە زیندانی ئێران بەسەر دەبا. لە گرتەیەکی دانگیدا حەسەن زیرەک خۆی باسی ئەو بەسەرهاتەی ژیانی دەکات. ئەی هاوار من لە هیچان نەبووم. 18 مانگ لە عێراقا گیرام، 6 مانگ لەگەڵ شکنجەی سازمانی ئەمنیەتی عێراقا. ئەوەی کە بەسەریان هێنام هەیەم، ئەوەی کە تەعزیب بوو کردیانم هێنامیانەوە سلێمانی. 6 مانگ مەفرەس لەژێر شکنجەی ئەمنی بەغا بووم، بەسەر جێگای نەزانیم. هێنامەوە کەرکووک. لە کەرکووک بریان مووسڵ بە قەرار هەولێری جوانە کە ڕۆیشتم ڕۆژایەکی خۆشم لێرە گوزەڕاندووە. ئەی هاوار کوردی هەولێر کەسێ بە دەرەوە نییە لە حاڵی من بپرسێ کە بێ چکارەی یا چی لێرە. لە دوای ئازادبوون لە زیندان حەسەن زیرەک دەگەڕێتەوە بۆ کان و چەندین چایخانە و کازینۆ دەکاتەوە، بەڵام ناوە خەڵکانێک ئاستەنگی بۆ دروست دەکەن و دەچنە سەری. مامۆستا زیرەک خۆی لە گرتەیەکی دەنگیدا باس لە بارودۆخی ژیان لە چایخانەکەی دەکات. من لێرە لەکێ و شاخێکدا چون لە هەموو ئێران و عێراقا جوڵەگام و جێگام نەبەوە. شوێنێکی نەلی تیا بژیم لە بینی دووسێ کێودا چاپانەیەکی پرتوکا و ناخۆش و ئەجایبم هەیە. ئەگەر بێن تەمەشا بکەن عەجیب دەمێنە کە من چۆن لێرە دەژیم. مامۆستا حەسەن زیرەک خۆی زیاتر گلەیی لە کوردان دەکا و دەڵێ هونەر لە نێو کوردان قەدری نییە و بۆ من بەهرەیەکی نەبوو کە بە شوێنی بچم. هونەر لە نێو کووردا قەدری نەما. هونەر بۆ من بەهرەیەکی نەدا. هونەر بۆ من کارێکی نەکرد کە بە شوێنیا بچم، چون کوردم بە زمانی کوردی قسە دەکەم. بەجێهێشتنی ڕادیۆی کرماشان تا مردنی حەسەن زیرەک مەودایەکی 7 ساڵە بوو. سەرنجام پاش زیندان و دەربەدەری و هەژاری و مەینەتیەکی زۆر ئەستێرەی گەشی مۆسیقای کوردی لە تەمەنی 51 ساڵیدا دوای ئەوەی ماوەیەک لە نەخۆشخانەی شنۆ دەخەوێنرێ بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە کۆچی دوایی دەکات. هەرچەندە لەسەر مردن و نەخۆشی مامۆستا زیرەکیش قسە و باز زۆر هەیە کە لێرەدا ناچینە ناو ئەو بابەتەوە. هیوادارم ئەم بابەتەتان بەدڵ بوو بێ و تکایە بۆ پشتیوانیکردن لە کەناڵەکەمان لایک و کۆمنت لە بیر مەکەن و ڕەخنە و تێبینەکانی خۆتان لە کۆمنت بنووسن.